جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئەم دواییەی پارلەمانی ئەوروپا بە میوانداری زۆر بەڕێز کاک عەزیز ماملێ چالاکی سیاسی. لەم دیدارەدا چەند پرسیارێکی سەبارەت بە تایبەتمەندیەکانی ئەو هەڵبژاردنە بەگشتی و ڕووداوەکانی فەرەنسا ئاراستە دەکەین. بەو هیوایەی ناوەڕۆکی بەرنامەکەمان جێگەی سەرنجی ئێوەی ئازیز بێ لەگەڵمان بن بۆ بینینی ئەم دیدارە. کاک عەزیز زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیە هەروەکو ئاگادارن لە ڕۆژانی ڕابردوودا هەڵبژاردننی پارلەمانی ئەوروپا بەڕێوەچوو لەوە لەو هەڵبژاردنەدا سەرجەم حیزبە سیاسیەکانی بەرەی ڕاست لە چاو ڕابردوو دەنگی زۆرتریان هێنا و ئەو ڕووداوە بەتایبەت بۆ دوو وڵاتی گەورە و گرنگی وەکو ئاڵمان و فەرەنسا وەکو بوومەلەرزەیەکی سیاسی وەبوو. پێش ئەوەی بچمە سەر بابەتی سەرەکی گفتوگۆکەمان کە مەسەلەی فەرەنسایە پرسیارمەوەیە کە بەڕای ئێوە هۆکاری سەرەکی ئەو جێگە و شوێنەی کە حیزبە ڕاستەکان بەدەستیان هێناوە چییە؟ ئایا بە واتای ئەوەیە کە ئەوروپای یەکگرتوو بەرەو کۆتایی دەچێت؟ ئێمە ئەگەر لە بنەڕەتەوە چاو لەو کێشەی هەڵبژاردن بکەین نەک هەر هەڵبژاردننی ئەوروپا بەڵکو هەڵبژاردننی پارلمانتارەکانی وڵاتە ئەوروپایەکان و هەروەها سەرۆکۆماری فەرەنسا و بەشەکانی دیکە یەک شتمان دێدەدەست وایە کە بەرەی ڕاست ماوەیەکی زۆرە لە نێو خەڵکدا نەک ئەوەی کە پێگەی هێچی هەبێ نەک ئەوەی کە خۆشەویست بێ بەڵام بۆتە لایەنێک بۆ بڵێن هێوا و هومێدێک هێوا هومێدێکی ڕووکەش نەک بنەڕەتی خەڵکی ئەوروپا لەبەر ئەوەکە لە بڵێن دەستی ڕاستەکان و هەروەها لە حکوومەتی چەپەکان سوسیال دموکراتەکان سوسیالیستەکان لە ڕابردوودا لەو بڵێن 40 ساڵەی ڕابردوودا 45 ساڵەی ڕابردوودا زۆر دڵێکی خۆشیان نییە زۆر ئەزمونێکی باشیان نییە هیچێک لە پێداویستەکانیان لە چاوەڕوانکراوەکانە نەهاتۆتە دی پەنایان بردوت بۆ لایەکی دیکە ئەو لایە دیکە بەداخەوە خۆ ئەوە نێ ئەوەی کەمە چاوەڕوانی دەکەن کە بریتیە لە ئەوڵێ دەستی ڕاستەکانون ئێستاش ڕاستە تونندڕەوەکانن ئەو ڕاستە تونندڕەوەکان بەبێ لە بەرچاوگرتنی ڕاستیەکانی کۆمەلگا بەبێ لە بەرچاوگرتنیەوەی کە چەندە بۆیان دەگونجێ بۆیان دەکرێت کە بێن ئەو بەرنامانەی کە داوای دەکەن ئەوەی داخوازانەی کە لەبەر خەڵکی دادنێن لەبەر دەمی خەڵک و لەبەر چاوی خەڵکی دادنێن بیری لێ بکەنەوە دێن وادەواییدێکی زۆر دەدەن بۆ خەڵکە و ڕێگا چارەسەریان بۆ دۆزنەوە ڕێگا چارەسەرەکان کە بریتیە لە بەشی ئابووری یەکەم دوایی بەشی ئەمنیەتی دووهەم لە پاشان ئەو بەشە گرنگانەی کە زۆر ئێستا دوو بەشی گرنگی بڵێن پرسەکان و کێشەکانی هەر یەک وڵاتانی دنیای پێکەناوە کە بریتیە لە ژینگە وەلا مەسەلەی فێمینیزم و مەسەلەی ژن ئەوانە لێی غافڵان هەر خۆی لێ نادەن هەر باسی ناکەن بەتایبەت مەسەلەی ژنان کە لە زۆر ڕێگاشەوە لە زۆر لایەنیشەوە هەر بەربەرەکانی و بەرخەڵستکاری دەکەن دیارە بە بێدەنگی ئەوەیە کە خەڵک پێیان وایە کە لایەنێکی دیکە هەیە نەک ڕاستیەکانی کە پێشتر لە حکوومەتدا بوون نەک سوسیالیستەکان و سوسیال دموکراتەکان کە ئەوانیش ماوەیەکی زۆر دەسەڵاتیان بەدەستەوە گرت بەڵام لایەنێکی دیکەیە کە هەتا ئەلئانەکەش لە زۆربەی وڵاتەکان دەسەڵاتیان بەدەستەوە نەگرتووە لە ڕابردوودا ئێمە دیتمان هێندێک هاتوون خزاونە نێو دەسەڵات لە ئوتریش دیتمان تەنانەت بەشێکیان هاتوونە نێو ئەڵمان و لە وڵاتەکانی دیکە نێو پارلەمان بەڵام وەک دەسەڵات نەهاتوون ئەو جارە لە پارلەمانی ئەوروپا کە هەڵبژاردنێک کرا کە دەگەڕێتەوە سەر بڵێن جوابدانەوە بۆ پرسیارەکەی ئێوە هەڵبژاردنێکی پارلەمانی بوو لە تەواوی وڵاتەکانی ئەوروپایی و ئەوانە تا ڕادەیەکی زۆر پێشکەوتن لە هەندێک لە وڵاتەکان 52% هێناوە 47% 32% 25 15 بۆ یەکەم جارە یعنی شتیوان نەدیتراوە بۆچی واشە ڕاستەکەی هۆکارەکەی دەگەڕێتەوە ئەو دوو پرسانەکە من باسم کرد ئەو چەند پرسا کە ئەوانە بە زۆر دەیانهەوێت بە خەڵک داسەپێنن کە ئەوان ڕێگای چارەسەریان هەیە بۆ کێشەکانی یەک ئابووری پێش هەموو شتێک ئێستاگە باس بوو باسی دەکەن کە کات بوو باسی دەکەن کە چن
دووهام پرسی ئەمنیەتی کە لە ساڵەکانی 2010 بوولاوە پرسێکی زۆر زۆر گرنگە کە ئەویش گرێدراوی بڵێن ئەوان وای لێ دەکەن ڕاستە تونندڕەوەکان و تەنانەت ڕاستەکانیش گرێی دەدەنەوە بە پرسی کۆچبەری کە هیچ پەیوەندیەکی نییە ئەوە بە کورتی و بگشتی بەداخەوە ئێمە لە ئوروپادا لە بیرروڕای گشتی ئەو کاردانەوە دەبینین کە هەمووی تەواوەتی بەگشتی لە ناومێدی لە ڕاست و چەپی کلاسیکی کۆمەلگای و سیستمی سیاسی ئەوروپایی دێتە دەرەوە. بەڵێ زۆر سپاس کاک عەزیزی بەڕێز. بابینە سەر بابەتی فەرەنسا دەزانین کە دوای ئەوەی حزبی دەسەڵاتدار لە ڕووی دەنگدانەوە بەرامبەر بە حزبی دەسڕاستی جبهەی ملی شکستی هێنا، ماکرۆن سەرۆکۆماری فەرەنسا بڕیاری هەڵوەشاندنەوەی پارلەمانیدا. بەڕای ئێوە ئەو بڕیارە چەندە چاوەڕوان کراو بووە؟ هۆکاری سەرەکی ئەو بڕیارە چ بوو؟ بەڕای ئێوە چه پلانێک لە پشتیە؟ من دیسانەکە ناچارم چونکۆ پرسە گشتی بۆ ئەوروپا بوو، بەڵام ئێستا کە باسی فەرەنسا دەکەن ڕگام بدەن کەمێکش من بە ڕیشەوە لە بنەڕەتەوە باسی ئەو پرسە بکەم، چونکە زۆر زۆر گرنگە. ئێستا قەیرانێکی ناونەتەوەی هاتۆتە دنیاە نەک لە ئەوروپا لە ئاستی جیهانیدا، چونکو فەرەنسا و ئەوروپا بەشێکی زۆر زۆر گەورە و دیاریکەرە لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی ئەمنیەتیەوە، لە ڕووی کولتوری و فەرهەنگیەوە، لە ڕووی ژینگەوە، لە ڕووی سیاسیەوە و دیپلۆماسیەوە، لە هەموو بوارێکەوە خاڵێکی گەورەیە و هێزێکی گەورەیە کە دەبێ زۆرتر باسی لەوە بکرێت. لە ساڵی 2017 ئێمە لە هەڵبژاردننی ماکرۆن دیتمان دیاردەیەک هەبوو، ئەویش ئەوە بوو کە خەڵک ئیدی پشتیان کرد لە حیزبە کلاسیکەکانی ڕاست و چەپ. من نایەمەوە نێو وردەکارەکانی چونکە پێشتر باسمان کرد، بەڵام پێیان وا بوو کە ئالتەرناتیوێکی دیکە هەیە، ئەویشەوە کاندیدێک بوو بە نێوی ئێمانوێل ماکرۆن، کوڕێکی گەنج، کوڕێکی لیبەرال بە ئیدئۆلۆژی لیبەرال و پێشتر لە دەسەڵاتی فەرەنسەدا بوو، وەزیری بودجە بوو، پێشتر بڵێن ڕاوێژکاری سەرۆکۆمار بوو کە ئەوەش باسێکە دیارە کە دەیانکوت لە ئەو وەختە هاتۆ بڕێک ئەولا ئەولای کردو و هەموو بڵێن خەبەرەکان و ڕێگاکانی کە لە کاخی ئێلیزەدا بوو سەرۆکۆماردا بوو ئەوانەی هەموو هێنا بەرچاوە لەوێەوە خۆی ئامادەکرد بۆ سەرۆکۆماری، ئەو بەشێکی دیکە ناچێنێت نێوەردەکارەکانی. بەڵام لە هەر حاڵدا هەم پۆستی وەزارەتی بوو، هەم پۆستی کارکردن لە کاخی ئێلیزەی بوو وەک ڕاوێژکاری فرانسوا ئۆلاند سەرۆکۆماری فەرەنسا. ئەوە بوو ئەوە وەختێک بوو بە کاندید شتێکی هێنا ئاراوە کە من نەچەپم نەڕاستم و شتێکی نوێ دێنمە ئاراوە و دەمەوێ ڕووداوێکی تازە بێ کە وەڵام دەرەوەی ناکۆچیەکان، نالەبارەکان، ناڕەوایەکان و ناسازیەکانی کۆمەلگای فەرەنسا بێ. خەڵک نەک ئەوەی کە باوەڕان بە بەرنامەکە بوو بێت، نەک ئەوەی کە باوەڕان بە ئیدعایانە بوو بێت، بەڵام زۆر دڵشکاو بوون، دڵسوتاو بوون لە ئەو دووبەرەی پێشتر دەست لە دەسەڵاتدا بوون، یعنی لە ڕاست و لە چەپتا ڕۆیان کردە ئەو حیزبێکی کە بخۆی پێکێنا بوو ماکرۆن و دەنگێکی زۆریاندایە و لە پارلەمانێشدا دیسانەکە دەنگیاندا نوێنەرانی هەڵبژاردە کەوا بوو کابینا، پارلەمان، سەرۆکۆمار هەموو بوو بە ماکرۆنیست. ئەلان ماکرۆنیزم بۆتە دیاردەیەک، بۆتە مەکتەبێکی ئابووری سیاسی. ئەوە بوو کە ماکرۆن هات، بەڵام زۆر زوو خەڵک بوان دەرکەوە کە ئەویش ڕێگا چارەسەری نەبوو، بەداخەوە ئەوانیش تووشی ناهومێدیەک بوون خەڵکەکە و ئێمە دیتمان بە کەوازەردەکان بڵێن بزوتنەوەیەکی جەماوەری دەستی پێکرد، بزوتنەوەیکی ناڕزایەتی لە سوتەمەنی ڕادستی پێکرد، بەڵام ڕیشەکان و ڕەگ و ڕیشەکەی لە کێشەی ئابووری، فەقیری و ناڕەزامەندی لە بەشی کار و نابەرابەریدا بوو. هەرچی ئێمە هاتینە بۆ لای ناڕەزایەتی زیاتر بوو و لە دەوری دووەمدا کە ماکرۆن
دیسانەکە بۆ بکاندید ئەگەر کەسێکی دیکە غەیری مارین لۆپێن باە لەوانە بوو دەنگی نەهێناباوە بەڵام چونکو بینی خراپ و خراپتر خەڵکەکە ناچار بوون یەکێکیان هەڵبژێرن ئەو بوو کە دەنگیاندا بە ماکرۆن وهاتەوە دیسانەکە بەرنامە لیبرالیستەکانی خۆی هێنا ئاراوە مەسلەی خاننشینی بوو مەسلەی بێکاری بوو مافی بێکاری بوو کۆمەڵێک کێشەی دیکە بوو کە دیسانەکە ناڕزایەتی زۆری لێکەوتەوە ئێمە دیتمان لە یەکەم هەڵبژاردننی ئەم زارەی پاش بڵێن 2022 کە سەرۆکۆماری فەڕەنسای ئێمانوێل ماکرۆن بوو جارێ دووەمدا هەڵبژاردراوە ئەو ناڕزایەتیانە هاتنە ئاراوەوە ئێرەدا دەنگێکیاندا ئەو دەنگە دەنگ نەبوو بە بڵێن ڕاستی توندڕەبی فەڕەنسا دەنگێک بوو بە دەنگێکی ناڕەزامەندی و ناڕەزایەتی بوو دەنگێکی ئێعترازی بوو بۆ ئەو سیاسەتانە بۆ ئەو بەرنامانە بۆ ئەو هەڵس و کەوتانە لە ڕووی ئابووری بە تایبەتی لە ڕووی ژینگەوە و لە ڕووی تەنانەت دیپلۆماسیشەوە سیاسەتی ناونەتەوەیشەوە لەلایەن دەوڵەتی فەڕەنسا حکوومەتی فەڕەنسا بەڕێوە چوو بوو وای لێ هات کەیدی حیزبی ماکرۆن نیوەی حیزبە توندڕەوەکانی لە پارلمانی ئەوروپایەدا کورسی بەدەستهێناوە و ئەوەی دی ئێمانوێل ماکرۆنی تووشی سەرسوورمان کرد بەڵام بۆ ئەوە کە بە ڕاشکاوی و بە ڕوونی جوابی پرسیارەکەتان بدەمەوە ڕاستەکەی ئەوەیە من لە ڕۆژنامەکاندا خوێندمەوە ڕۆژنامە فەڕەنسەویەکاندا کە لە مێژ بوو ماوەیەک بوو دامودەستگای دەوڵەتی فەڕەنسا ئێمانوێل ماکرۆن بۆ خۆی شخصی خۆی دەگەڵ ڕاوێژکارەکانی دەگەڵ حیزبەکەی خۆیان ئامادە دەکرد بۆ ئەوە کە ڕۆژێک ڕوبەڕوو ببنەوە دەگەڵ وەزعیەتێکی چاوەڕوان نەکراو ئەو وەزعیەتە چاوەڕوان نەکراوە لەلایەن حیزبی بڵێن دەستی ڕاستی توندڕەوەکانی مارین لۆپێن کە لە هەموو بوارێکەوە لە هەموو بڵێن نەزەر داواکراوەکانەوە دەنگی یەکەمیان دێناوە یعنی خەڵک وەختێک ڕویان دەکردنێ نەزەر سەنجیان دەکردوانە زیاتر لە هەموو کەس خەڵک ڕویان دەوان دەکرد و هیوا هومێدیان باوە بەست و دەیان کورد کە ئێمە لە داهاتوودا بەوان دەنگ دەدەین کەوا بوو پێشترەوە کاری بۆ کرابوو وان نەبوو کە بە نیف سەعاتان پاشەوەی کە بڵێن ئاکامەکانی هەڵبژاردنەکانی ئوروپا ڕاگەیاندرا ئێمانوێل ماکرۆن بۆ خۆی هاتبێ ئەو دەنگەی دابێ ئەو بڕیارەی دابێ نا زووتر ئەو زۆر کاریان لەسەر کردبوو بۆ خۆیان ئامادە کردبوو بۆیە بە ماوەیەکی زۆر کورتە بڕیارەکە درا و دیارە خەڵکەکە هەموو تووشی سەرسوورمان بوو تووشی سەرسوورمان بوون حیزبەکەی خۆیان تووشی سەرسوورمان بوون زۆر دەتەنانەت سەرۆک وەزیرەکەیان بۆ چەند بۆ 2 ڕۆژان دیار نەبوو هیچ شو دیار نەبوو و دوایەش بۆ خۆی کوتی و بڕیارێکی سەرۆک کۆمار بۆ مانای ئەوە بوو کە ئەوان ئاگایان لێ نەبوو ئەوان هەر بەشداری ئەو بڕیارە نەبوون و لەوانەشە شت نەبێت دوای دیارە خەبەرێکی دیکەش هەبوو کە سەرۆک وەزیر پێی کوتبوو ئێمانە ماکرۆ کە تۆ ئەو بڕیارە مەدا بڵین مەجلیس و پارلمانی فەڕەنسا هەڵمە وەشێنەوە بەڵام من هەڵوەشێنەوە کابینەکەی ئێمە خۆمان دەچێشینەوە ئێستێفا دەدەین بەڵام کابینەیەکی تازە هەڵبژێرەوە شت مەکە بەڵام مەجلیس هەڵمە وەشێنەوە کە ئێمانوێل ماکرۆن پێی وابوونا دەبێ ئەو کارە بکرێت ئێمانوێل ماکرۆن بۆ ئەوە هۆکارەکانی ڕاستەکەی یەکێکیان ئەوە بوو کە لە ڕووی دموکراسیەوە پێی وابوو کە ئیدی ئەو زۆرینەی دەنگەکانی نییە لە پارلماندا چونکە بە 15% کە دەنگ دراوە ئەوە ئیدی پێوەرەیەکی باشە بۆی کە بزانن خەڵک ناڕازین و ناتوانێت ئەوە بەردەوام بێ ئەوە لایەنێکی بوو لایەنێکی دیکەی هەوە بوو کە دەیکۆ 2 بلۆک ئێستا 2 لایەن 2 شوێن لە ڕووی دیپلۆماسیەوە لە ڕووی بڵێن ڕێکخراوەیەوە پێکاتۆ لایەنێکی چەپە لایەنێکی ڕاستە ئەو جورێک کە ئێمانوێل ماکرۆن پێ دەکوت توندڕەوی چەپ و توندڕەوی ڕاست یعنی ئەو ڕاستەکان چەپەکانیش هەموویان نا بەڵام بەشێکی لەگەڵ توندڕەوەکان دادنا دەکوت ئەوە نابێت دەبێ ئێمە ڕوبەڕوو بینەوە دەگەڵ ڕاستیە و دەبێ ئێمە
زمینەیەک ئامادە بکەین کە ئەو مەترسیە کە لەوانەیە یان چەپەکان یان ڕاستە تونندڕەوەکان دەسەڵات بەدەستەوە بگرن لە بینی بەرین، یعنی بنەما و بناغەکەی هەر لێستاوە و شرت و گوم بکەین ون بکەین کە ئیدی زمینەیەک نەبێ بۆی کە ڕاستەکان تونندڕەوەکان یان چەپەکان بێنە سەرکار و ئەوە شتێکی باشنێ. لەبەر ئەوە بوو کە ئێمانوێل ماکرۆن پارلەمانی هەڵوەشاندەوە و دوێنێکەش بخۆی کۆنفرانسێکی چاپەمەنی دانا و لە ڕاستیدا و کۆنفرانسە بەرنامەیەکی تەبلیغاتی بوو بۆ حیزبەکەی خۆی، داوای لە خەڵک دەکرد کە ئێوە نەبەولا نەچە بەچاپ نەبەڕاست دەنگ مەدەن و وەرن لایەنێکی دموکراتیک هەڵبژێرن و هەروەها داوای لە سۆسیال دموکراتەکان دەکرد، لە سۆسیالیستەکان دەکرد، لە دموکراتەکان دەکرد کە بێن لەگەڵوان تێکهەڵاو بن و کۆمەڵێک پرۆژە جێبەجێکان و یەکگرتوویەک پێک بێنن بۆ ئەوەکە بەرگری بکەن لە ئەوەکە دەسەڵاتی داهاتووی فەرەنسا لانیکەم لە حکوومەتەوە نەک بۆ 27 بۆ دەسەڵاتی دەوڵات، بەڵام بۆ دەسەڵاتی حکوومەت بۆ کابینەی بڵێن سەرۆکوەزیر لەوانە هەڵبژێردن، خەڵک ڕوو لەوانە بکەن کە دیارە ماوەیەکی زۆر قسەی کردو ئەوانە، بەڵام مەبەستمەوەیە کە تەواوی هەڵس و کەوتەکانی سەرۆکۆمار بۆ ئەوە بوو کە بۆ شێوەیە کە بۆ خۆی باسی دەکرد کە بەرگری بکانەوەی کە تونندڕەوەکان بە تایبەتی چەپەکان ڕاستەکان ڕاستە تونندڕەوەکان بێنە سەرکار. تەنانەت دە قسەی کرد، قسەیەکی کرد کە زۆر سەرنجڕاکێش بوو، ئەویش ئەوە بوو وتی من لە ساڵی 2027 کە دەورەی سەرۆکۆمارەکەی تەواو دەبێ کلێری دەسەڵاتی فەرەنسا نادەم بە تونندڕەوە ڕاستەکان. ئەوە مانای ئەوە بوو کە لە ئێستارە زەمینە خۆش دەکا و داواکاری لە خەڵک دەکا، داواکاری لەلایەنە چەپە بڵێن غەیرە تونندڕەوەکان دەکا کە لەگەڵ حیزبەکەی ماکرۆن و لەگەڵ هێن یەک دوو حیزبی دیکەش کە ئەوانش لەگەڵ ماکرۆن ئێتلاف هێنە لە پارلەمان، یەکێکیان لەوانە حیزبی سەرۆکوەزیری پێشوویە ئێدوارد فیلیپ، یەکی چەندیکە سانتریستەکانن وەکو فرانسوە بایڕوو، ئەو دوو حیزبە لەگەڵ ماکرۆن ئێتلافیان هەیە کە بە هەمویانەوە دیسانەکە زۆرینەیان هەیە دیارە، بەڵام لە هەر حاڵدا ئەو پێیوا بوو کە هەمووی ئەوانە دەتوانن پێکەوە ئێتلافێک پێگەبێنن و بۆ هەڵبژاردننی داهاتوو لە خەڵک بەوانە دەنگ بدەن. پێسجێی ئاماژەیە من پێم خۆشەوەتان عەرز بکەم بە خۆتان بە بینەرانی خۆشەویستان کە خەڵکی فەرەنسا ئەو ڕۆشانەوەی سەرۆکۆماری فەرەنسایان بە دڵە دوو لە سێ، بەڵام هەروەکی بخۆی ئێمانوێل ماکرۆن دەیکوت تەنیا حیزبە سیاسەکانن، تەنیا ڕێکخراوە سیاسەکانن کە بە دڵیان نێ و هەموو شتێک ڕەت دەکەنەوە. ئەوە بە کورتی ئەو شتانە هۆکارەکانی ئەوەی کە ئێمانوێل ماکرۆن ویستی بڵێن پارلەمان هەڵوەشێنێتەوە کارێکی زۆر لە مێژوو بۆی کرابوو، هێندێک لایەن پێیان وایە کە بڕیارێکی زۆر زۆر باش بوو، هێندێکیش پێیان وایە کە نا زۆر بەپەلە بوو نەدەبوو، ڕێگای دیکە هەبوو، تەنانەت لە وەزیرەکان ڕئیسی پارلمانی فەرەنسا بخۆی ئەو یەکێک لەوانەیە کە دەیکۆت ڕێگای دیکە هەبوو، دەکرا بە شێوەیەکی دیکە دانیشتن کرابە، قسەکردن کرابە، دیالۆگ کرابە، وتوێژ کرابە، دامۆستاندن کرابە بۆ ئەوە کە بزانین ڕێگا هەموو نەزەرەکان بکەونە سەریەک بۆ کە ڕێگایەکی دیکە غەیری ئەوەی پارلەمان جێبەجێ بکرێەوە بێتە ئاراوە. لەو حاڵ بەر لەوە دەگیرا کە ئەو مەترسەیە کە ئێستا لە گۆڕێدایە لە ئارادایە بۆ ئەوە کە ڕاستە تونندڕەوەکان بێن پێشی بگیرابایە. بەڵێ زۆر سپاس کاک عەزیز. ئەگەر بێت و بەرەی ڕاز لەو هەڵبژاردنەیشدا زۆرینە بەدەستبێنێ 4 ساڵ پاشماوەی ماکرۆن کە زۆرینەین پارلمانی لەدەستدا بێ چۆن تێپەڕ دەبێ بەڕایەوە؟ کێشەیەکی زۆر سەرەکی، کێشەیەک دوو لایەنی هەیە. یان لایەنی بڵێن یاسایە، یاسای بنەڕەتی
دەستوری فەڕەنسەیە یان بڵێن یاسای قانونی ئەساسی فەڕەنسەیە کە پێشبینی کردو پێشبینی بڵێن اختیاراتی سەرۆک کۆماریشی دیاری کردو اختیاراتی سەرۆک وەزیرانیشی دیاری کردو کە هێندێک لە هێندێک کێشە هەیە زۆر ڕوون نێ بەڕاستی لە خاڵەکان خاڵی 2021 ئەسڵەکانی 2021 یاسای بنەڕەتی فەڕەنسا و دەستوری فەڕەنسا هەندێک ناڕوونی هەیە کە لەوانەیە کێشە پێک بێنێ دەڕابردووشدا ئێمە دیتمان بەڵام دەڕابردوودا ڕاستەکەی لە یەک نزیکتر بوون بۆ شێوەیە ئاوە تووشی کێشە نەبوون ئێمە 3000 لە ڕابردوودا تووشی ئەو ئێتلافە بووین ئەو کۆئابیتاسیۆنە بووین یەکەم جار فرانسوا میتەران بوو شیراکی هەڵبژار کە بڵێن حیزبە ڕاستیەکان بوو و ئەو کابینێت تشکیلدا جارجارە هەندێک کێشیان هەبوو بەڵام وا نەبوو کە زۆر زەخت بێتەوە زۆر ببێتە هۆی دووبەرەکی و ئەوانە دوو هەمیش دیسانەکە هەر فرانسوا میتەران بوو سەرۆکوەزیری دیسانەکە ڕاستیەکانی هەڵبژاردەوە ئەویش دیسانەکە کێشەیەکی وای نەبوو ڕێزی دوولایەنە هەبوو لە هەردوو لایەنەوە سەرۆک کۆمار بۆ سەرۆکوەزیر سەرۆکوەزیر بۆ سەرۆک کۆمار بۆ اختیاراتیان بۆ بڕیارەکانیان هەمووی بەرژەوەندی فەڕەنسا لە گۆڕێدا بوو خاڵێکی هاوبەشیان هەبوو ئەویش بریتی بوو لەوە کە پاراستنی بەرژەوەندەکانی ناوخۆیی ناوچەیی کە لە ناو ئەوروپا بێ و ناونەتەوەیی لە بەرچاو بژیرێ ئەوانە پێوەرە بوون و بنەما بوون بۆ ئەوە کە بڵێن ئیدارەی حکوومەتی فەڕەنسا و دەوڵەتی فەڕەنسا چ لە ناوخۆوە چ لە ناو ئەوروپا و چ لە ئاستی ناونەتەوەی بە شێوەیەکی ڕێکوپێک بچێتە پێشێوە و بەڕاستیش هەروە بوو لە پاشان کە فرانسوا میتەران نەما بوو ژاک شیراک بوو بۆ سەرۆک کۆمار ئەویش دیسانەکە بڵێن پارلەمانی هەڵوەشاندەوە و لە هەڵوەشاندنەوەدا لە هەڵبژاردنەکاندا مەجلیسی داهاتوو پارلەمانی داهاتوو لە سۆسیالیستەکان هەڵبژێردرا کەوا بوو ژاک شیراک بوو کابینەکەی لیۆنەل جۆسپەن بوو کە بڵێن ئەو وەختی سکرتێری گشتی حیزبی سوسیالیست بوو لەوی داوا کرد کە کابینەیەک پێک بێ کابینەکە پێکات ئەویش زۆر زۆر باش بوو هەرچیان هەردووکیان هەم سەرۆک کۆمارێکی ڕێکوپێک بوو هەم سەرۆک وەزیرێکی ڕێکوپێک بوو زۆر ڕێزان بۆ یەکتر هەبوو و کارەکان هەروە وەک ڕابردوو بۆ سونەتێک یعنی کۆن بوو بۆ سونەتێک خەڵکی فەڕەنسا دەنگی نەدەدا بە هیچیان ئەگەر لە دەنگی دابایە لە پارلەماندا دەنگەکانی دەدا بە حیزبی مخالیفی ئەوان بە هەڵسکاری ئەوان یعنی ئەگەر سەرۆک کۆمار ڕاستی بایە پارلەمانەکە دەبوو بە چەپی و ئەگەر سەرۆک کۆمار چەپ بایە پارلەمانەکە دەبوو بەڕاستی ئاوا بوو خەڵکی فەڕەنسای خەڵکێکی بەهۆشن کەوا بوو ئێستا وانێ ئێستا دوو لایەن هەیە کە زۆر دژ بە یەکترن لایەنێکی زۆر لیبەرال هەیە وەکو ئێمانوێل ماکرۆن لایەنێکی زۆر توندڕەو هەیە بنێوی حیزبی مارین لۆپێن لە زۆر خاڵەوە ئەوانە لە هیچ شتێکدا هاوبەش بیر ناکەنەوە لە لایەن ئەوروپا لە بالا ئەوروپاوە دەست پێین لە ئەوروپاوە ئەوان هەتا ماوەیەک لەوە پێشدایان کرد دێنەوە دەرێ لە ئەوروپا هەتا جارە 5-6 ساڵەوە پێش هەردایان کرد لە ئۆڕۆژ دەگەنینەوە پوڵی نەتەوەی فەڕەنسای کە فڕانکە ئەلئانەکە لەوە دەستان هەڵگرتووە لە ئەوروپا چوونە دەریش دەستان هەڵگرتووە بەڵام دیسانەکە خاڵی دیکە هەیە یعنی دەیانەوێت ئەوروپا بە شێوەیەکی زۆر بگۆڕن چۆن بیگۆڕن دەیانەوێت اختیاراتی فەڕەنسا زۆر بێ و بڵێن بەستراوەیان بە یەکێتی ئەوروپا کەم بێ یعنی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بێنە دەرێ بەڵام بەبێەوە کە دەنگی دەربێنن بە شێوەیە کوڵابەردارێکی سیاسی دەکەن و خەڵکەکەش چونکو شتەکانی دیکەیان بۆ زۆر زۆر گرنگنێ لەوەی چاویان پۆشیوە لە ئەوروپا مەگا هێندێک لایەنی ڕووناک بیر بێ بنا خەڵکی خوارەوە بڵێن خەڵکی زەحمەت چێش بێ کارمەندەکان بن جوتیار و وەرزێرەکان بن ئەوانە چاویان پۆشی ئەوروپایان بۆ گرنگ نییە کەوا بوو لە خاڵی یەکەم کە زۆر زۆر جێی بڵێن کێشە و ناکۆچیە لە نێوان سەرۆک کۆمار و
لەوانەیە ئەگەرێکە بێت سەرۆگۆزیری داهاتوو لەلایەن حیزبی مارین لۆ پێنەوە کە ژۆردان باردلایە نێوی کێشەی سەرچیان دەبێت لەسەر ئەوروپا زۆر کێشەی دیار نییە چۆن دەتوانن چارەسەر بکەن چونکو لە یاساژدا ئەو کێشانە دیاری نەکراوە لە یاسای بنەڕەتیدا کەوا بوو دەمێنێتەوە بەڕاستی هەروە کراوە ماوەتەوە دیار نییە اختیاراتی سەرۆک کۆمار لێرەدا وەسەر دەکەوێت اختیاراتی سەرۆک وەزیر زۆر ئاستێکی هەستیار و بڵێن زۆر سەرنجڕا کێشە یەکەم دووهام لە بڵێن کۆچبەرێەوە ئێمانوێل ماکرۆن تا ئەو جێگا دیارە ئەوانیش حیزبەکەی ماکرۆن بڵێن پرۆژەیەکی زۆر خراپیاندا بە پارلەمان پەسەندیشان کرد زۆر خراپە کۆچبەرە دژ بەچە بەڵام لایەنێکی تێدا ئەوی ژوەیە دەڵێ کۆچبەرێک کە قازانجی بێ لە ڕووی تکنیکیەوە لە ڕووی خزمەت گوزارەوە بتوانێت خزمەتی فەرەنسا بکە خەڵکی فەرەنسەوە دەوڵەتی فەرەنسا بکە ئەوانە بۆیان هەیە بێنە نێو فەرەنسا بەڵام ئیدیکە نا وەلی ئەوان یعنی حیزبەکەی مارین لۆ پێن بە هیچ شێوەیەک دەڵێ چ ئەو کەسانە کە بە شێوەی یاسایی و بە شێوەی بڵێن قانونی هاتوونێرە یا ئەوەی کە بە دزی هاتوونێرە هەمووی دەبێت بڕۆنە دەرێ یعنی ئەوە ئیمکانی نیە چونکو تەنانەت ماکرۆنیش کە فشارێکی زۆری بۆ هاتوو لەلایەن پاترۆنەکە گەورەکانەوە کە پێویستی زۆر هەیە بە کۆچبەر لە دەرەوە ناکرێت خەڵکی فەرەنسا پێویستیان بە کۆچبەر هەیە چونکو هێندێک کاری زۆر ئیخوارێ هەیە غەیری کۆچبەر غەیری خەڵکی دەرەوە فەرەنسەویەکان خۆیان ئامادەنین تەنانەت ئەو نەسلی یەک و نەسلی بڵێن وڵاتە ئێسلام ئەوانش ئامادەین نەمەکارانکەن پێویستی زۆران بە کۆچبەری هەیە و زەخت و گوشارێک هەستە سەر ماکرۆن و ئەویش پەسەندی کرد کە هێندێک شت بێ هێندێک حاسانکردن بکەن بۆ ئەوانە کە لە ڕابردوودا لێرە بوون و ماوەیەکی زۆر لێرە بوون 10 ساڵ لێرە بوون ئەوانەیان ڕێگادا کە کارتیان بدەنێ و بە شێوەژی بەکار ئەوە خاڵی دووەمە پاشان خاڵی سێهام لە ڕووی شەڕی ئۆکراینەوە و لە ڕووی شەڕی بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە شەڕی بینی ئیسرائیل و حەماسەوە پرسی فەلەستینەوە لە لێرەشدا کێشەی سەرچیان هەیە کێشەی زۆر خوڵیان هەیە بۆ چونکو حیزبی مارین لۆ پێن لە رووسیەی پشتگرێ دەکات نێوانیان زۆر خۆشە لەگەڵ شخصی پوتین لەگەڵ دەوڵەتی رووسیا زۆر نێوانیان خۆشە و پێشتریش وامی وەرگرت بوو تەنانەت حیزبەکە وامێکی لە بانکێکی رووسیە وەرگرت بوو بۆ بیانوەیە کە لە بانکەکانی فەرەنسا ئامادە نەبوون وام بدەن بە حیزبەکەی ئێمە تا ئەو ڕادەیە نێوانیان هەیە لە حاڵێکدا ئەوروپا و هەر بە تایبەتی فەرەنسا زۆر پشتگیری ئۆکراین دەکەن بە هەموو شێوەیەک لە ڕووی لۆجستیکەوە لە ڕووی نظامێەوە لە ڕووی ئابوووریەوە لە هەموو بوارێکەوە یارمەتیان دەکەن لە پاشان ئەوە هەموو کێشەهایەکی زۆر سەرچێک کە دەگەڵ ماکرۆن و ئەگەر لە ئەگەری هەڵبژاردننی حیزبە تۆندڕەوی مارین لۆ پێندا ببێتە سەرۆکوەزیر ئەو کێشانە هەموو دێنە ئاراوە و بەڕاستی فەرەنسا لەوانەیە تووشی قەیرانێک ببێ ئەگە ئەو قەیرانە لە ڕابردوو دەنەهات هەر بۆ هۆکارانێکە من باسم کرد ئینسانهای گەورە هەبوون ئینسانهای عاقڵ هەبوون ولی دەو تۆندڕەوانەدا ئینسانی عاقڵی تێدانەیە هەموو هاتوون زۆر عەجایب لە دەسەڵات دەگەڕێن بەبێ هیچ نەمایەکە نەبێ لە پاشان کێشەی سەرەکی دیکەش کە زۆر گرنگە پێم خۆشە حتما بۆ ئێوە باز بکەم کێشەی ئابووریە لە ڕووی ئابووریەوە ئەو حیزبی مارین لۆ پێن بەو شێوەیە کە باسی بودجەکە دەکا باسی بەرنامەکانی دەکا هەموو ساڵە 100 میلیارد ئۆڕۆ کەسی بودجەی دەبێت بۆ چونکو دەوێت لە هێندێک لە بڵێن کشت و لە هێندێک لە لایەنەکانی بازرگانی دەیهەوێ TVA یان بڵێن ماڵیاتی ناڕاستەوخۆ هەڵبگرێت و دیاریش نێت چی لە جێی دادنێتەوە فەرەنسا بەشێکی زۆر ژیانی سیاسی و ئیداری بەو ماڵیاتانەی لە خەڵک وەردەگرێت بەستراوەتەوە دیار نییە حیزبەکەی ماکرۆن چۆن ئەوە دەتوانێت چارەسەر بکە یەک دووهەم دەڵێ ئێمە ماڵیاتی لەسەر ئەو ماڵیاتەی کە لەسەر بەستراوە ئەوە شەڵ دەگرین چ دەمێنێت
لە کاتێکدا کە دەوڵەتی فەڕەنسا 3300 میلیارد ئۆڕۆ قەرزدارە بە دەرەوە 3300 میلیارد و هەموو ساڵە 70 میلیارد دلار ئۆڕۆ منفعەتی ئەو قەرزانە دەدا، دیارنێ چۆن دەتوانن ئەوان چارەسەری ئەوە بکەن. کەوا بوو هەمووی کێشەی سەرەکی دێتە گۆڕێەوە ئێتلافێک و هاوکارێکی پێکەوە زۆر 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 زەحمەتە. بە باوەڕی من تووشی قەیرانەکە قوڵتر دەبێتەوە لە داهاتوودا و دیارنێ ئیدی دوایە لە هەڵبژاردنەکانی دوایەدا یان لەوانەیە ڕەفراندۆمێک بێ یان معلوم نییە. لە هەر حاڵدا کۆمەڵێک پرسیار لێرەدا هەیە لە ڕوبەڕووی ئەو وەزعیەتەوە ئەو قەیرانەی فەڕەنسا لە ئێستادا و لە داهاتوودا ڕاوەستاوە چۆن چارەسەری دەکەن بەڕاستی پرسێکی گرنگە. بەڵێ زۆر سپاس کاک عەزیز. دوایین پرسیارم ئەوەیە کە جێگە و پێگەی حزبە چەپەکانی دیکەی فەڕەنسا لە هەڵبژاردننی داهاتوودا چۆن دەبینن؟ ئەگەری شکلگرتنی بەرەیەکی گەورەی چەپ بەرامبەر بەڕاست چەندە؟ چەپەکان لە پێشوودا لە بڵێن هەڵبژاردننی 2022دا پاش هەڵبژاردنەکەدا بۆ پارلەمان کە وەختێک هەڵبژاردننی پارلەمان بوو هێندێک یەکگرتویان پێکێنا کە پێیان دەکوت نوپێس، ینی چەندانە حیزب بوون. حیزبی بڵێن مێلانشۆن بوو، حیزبی فەڕەنسەی تەسلیم ناپەزیر بوو خۆی تەسلیم ناکا، حیزبی سوسیالیست بوو، حیزبی کۆمونیست بوو، سەبزەکان بوون. ئەوانە هەموو پێکەوە بلۆکێکیان پێکەنان لە نێو پارلەماندا و بەهێزیش بوو. بەرە بەداخەوە ئەو یەکگرتوویە زۆر زۆر کەس بووە و ئەوەش بەبێەوە کە ڕای بگەێنن، بەڵام بەکردەوە هەڵەشابووە. یعنی ئیدی هیچ کاردانەوەیەکی نەبوو، هیچ ڕێزێک بۆ یەکسەر نەدەگیرا و هیچ کەسیش دەنێ خۆشەندە تەنانەت بەسییان نەدەکرد. ئێستا پاش ئەو هەڵبژاردنە 1 و 2 ینی 24 سەعات پاش هەڵبژاردنەکە، پاش بڵێن ئاکامی هەڵبژاردنەکان، ئەو حیزبە چەپانە زوو لەبەر ئەوە کە ترسێکی زۆر گەورەیان لێنیشت بوو بە هەستکردن بە پرسیارەتێکی گەورەی بڵێن ئیدئۆلۆژیک کە بریتی بێت لە چەپ و هەروەها بەرژەوەندی ناوخۆیی فەڕەنسا هاتن لەگەڵێکتر قسەیان کرد، دەستیان پێکرد بۆ بەرەیەکیان پێکەناوە بەنێوی بەرەی یەکگرتوو. دیارە ئێستا تەواو نەبووە، 1-2 جار ڕایەگەیاندووە، بەڵام دیسانەکە کێشە هەیە، کێشەیە لە زۆر خاڵەوە ساغ بوونەوە، بەڵام هەتا سەعاتێک لەوە پێششە تا پێشوەکە ئێمە و توێژەکەمان دەست پێ بکەین ئەو یەکگرتوویە ڕانەگەیاندراوە و هەر ئێستاشی لەگەڵ بێ خەریکی وتوێژ و دانوستاندن و قسە دەکەن بۆی کە لە زۆر بوارەوە، ینی لە ڕووی ژمارەی کورسیەکانی هەر یەک لەو حیزبانە 100% ساخ نەبوونەوە. هەتا دوێنێ شەوێ پێیان وابوو کە 229 کورسی بۆ فەڕەنسای تەسلیم نەکراو لە بەرچاو گیرا بوو، بۆ حیزبی سوسیالیست 165، بۆ حیزبی بڵێن چەپەکان سەبزەکان 92، بۆ حیزبی کۆمونیست 50 کورسی لە بەرچاو گیرا بوو. بەڵام ئێستاکانە وازیار حیزبی سوسیالیست ئەوەی بەدڵ نەبووە و هاتوونەوە لەسەر ڕادانوستاندن دەکەن بۆ کە کورسەکانی حیزبی سوسیالیست زیاتر بێ. مەبەستم ئەوەیە کە بە پێچەوانەی کە ئێمانوێل ماکرۆن پێیوا بوو داوای دادنێ کە ئەو حیزبە چەپانە حیزبی توندڕەوەن وانە دیارە هێندێک قسە هەیە لەسەر حیزبەکەی مێلانشۆنی، حیزبەکەی بڵێنێ فەڕەنسای خۆ بەدەستەوە نەدان لە ڕووی ئەوەوە کە هەتا ئەلانش حەماسی مەحکوم نەکردو وەک حیزبی تێرۆریستی، هەر باسیشی ناکا ڕادیشی دەکاتەوە و ئەوە لەلایەن کۆمەلگای فەڕەنساوە تەنانەت لە حیزبە سیاسیەکانیشەوە بە حیزبی کۆمونیستەوە، بە حیزبی سوسیالیستەوە، بە سەبزەکانەوە بە تەواوی ئەوانەی کە لە ڕابردوودا یەکگرتوویان پێکەنابوو بۆ هەڵبژاردنەکانی فەڕەنسا پارلمانی فەڕەنسا، بۆ هەمووی ئەوانە شتێکە کە خود نەدراوە لەبەرەوەیە کە بڕێک ئەوان قسەیان لەسەرە، بەڵام ڕاستیەکەی قسەکەی ماکرۆن ڕاست نێ وەختێک باس دەکا کە حیزبی
چاپ بەرەی چاپ لەلایەن تونندڕەوەکان دادنێ بە هیچ شێوەیەک وانێ هەر ناکرێ هەڵسەنگێن بە باوەڕی من ئەوە شتێکی چەوتە چەبێڵە ناڕەوایە نالەبارە و ناکرێ باسلەوە بکرێت چەپەکان هەست بە مەترسی دەکەن چەپەکان زۆر لە حیزبەکەی ماکرۆن پێشگیرن و بڕیاران ئەوەیە باوەڕان بەوەیە کە دەبێت بە هەموو شێوەیەک بە شێوەی دیارە بە شێوەی یاسایی و بە شێوەیەکی دموکراتیک پێشی و بە شێوەیەکی حقوقی پێشی هاتنە سەرکاری و بەدەستەوەگرتنی دەسەڵات لەلایەن حیزبەکەی مارین لۆ پێنەوە بگیرێ بۆ چونکو بەو شێوەیە کە باسمان کرد کێشەی سەرەکی لە نێو حیزبەکەی ماکرۆن و بڵێن ئەو مارین لۆ پێندانەیە کێشەی سەرەکی بەڕاستی لە نێو چەپەکان و حیزبەکەی مارین لۆ پێندایە بۆ چونکە ئەوانان ڕوبەڕوویەکتر ڕاوەستاون ئەوانان کە یەکێکیان دینامیزمی کۆمەلگای فەڕەنسای بەدەستەوەیە کە چەپەکانن کە پێشکەوتن خوازن کە دموکراتی ڕاستەقینەن لە مافی ژن لە مافی زەحمەتکێشان لە مافی کرێکاران لە مافی جووتێران و وەرزێران لەوانە پاراستن دەکەن بەڵام لایەنی مارین لۆ پێنەوە هەمووی درۆ و دەلەستەیە هیچی ڕازنە هیچی بنەمایەکی ئەوەیان نیە هەر بۆیەش ئەگەر ڕۆژێک بێنە دەسەر دەسەڵات یەک کودوو بۆ خەڵک دەردەکەوێت کە چەندە ئەوانە لە ڕاستەکان دوورن مەبەستمەوەیە کە دێمەوە سەر جوابی پرسیارەکەتان بەختەوەرانە چەپەکان زۆر زۆر بە هەستیارێەوە هاتوون و ئەو یەکگرتوویەکیان پێکەناوە و هەر بینا یعنی ئەو لەوانەیە هەتا ئەو شۆ هەتا ساعت هەشتی ئەو شۆ ئێستا بڵێن لە فەڕەنسا دەدەقەیدەیە بۆ ساعتی 5 و لەوانەیە هەتا 3 ساعتی دیکە لە خەبەرەکانی ساعت هەشتی ئەو شودا ڕابگەێنن کە ئەو یەکگرتوویە پێکاتەوە بۆ ئاگاداری خۆتان و هەروەها بینەرانی ئازیستان هەر دوێنێ خەبەرەکەی وە دەرکەوە کە ئەو یەکگرتوویە بەرەی یەکگرتووی بەرەی نەتەوەی پێکاتوە لەلایەن چەپەکانەوە بڵێن لێپرسینەوەیەکرا لە خەڵک سۆنداژێکرا نەزەرسەنجێکرا و پێ بە پێی ڕاستە ئفراتەکان چەپەکانیش خەڵک هۆگریان هەیە بۆی کە دەنگیان بدەنێ یعنی زۆر کاردانەوەیکی باشی هەوەتانە لە نێو خەڵکدا ئیتر دەمێنێتەوە کە بزانین ڕووداوەکانی دوایە چەندە ئەو بەرنامەکەی چەپەکان دەتوانن خەڵک ڕابشێشن چەندە دەتوان متمانەی خەڵک ڕابشێشن بەشێکی زۆر لە خەڵک دەنجان نەداوە ئایا چەندە لەوانە دێن هەست بە بەرپرسیارەتی دەکەن هەست بە مەترسی دەکەن بۆی کە بتوانن دەنگ بە خەڵک بە چەپەکان بدەنوانە ئەوەی دە پرسێکە دەمێنێتەوە من ناتوانم پێشبینی بکەم و بەڵام بەسراوەتەوە بە خەڵک بەڵای زۆر سپاس کاک عەزیز بۆ بەشداریتان لەم بەرنامەیە کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی هات ئەگەر پێتان وایە شتێکەیە کە ئاماژەتان پێ نەکرۆ لە کۆتاییدا فەرمە ئەوانەیە قەیرانێکی گەورەیە هەروەشی ئاماژەتان پێگەر بوو مەلەرزەیە تۆفانێکی سیاسی لە فەڕەنسەدا پێشهاتۆ بەڕاستی هەندێک پێیان وایە کە زۆر زەحمەتە لەو قەیرانە دەرچێ بەڵام بە باوەڕی من فەڕەنسا وڵاتێکی گەورەیە وڵاتێکی بەدەسەڵاتە وڵی یەکێک لە 7 وڵاتی دەوڵەمەندی دنیاە هەر ئەو ڕۆکۆبوونەوە 7 وڵاتە دەوڵەمەندەکانی دنیا هەیە کە فەڕەنسا بەشدارە دەوێدا ئەو قەیرانانەشی زۆر بووە بەڵام وایە فەڕەنسا وڵاتێکی زیندویە زۆر وڵات پێمە لە تەواوی نێدا ئەوەندە ڕووداوی سیاسی ئەوەندە جەریانی سیاسی لە ئارادا نەبوو هەمیشەش فەڕەنسا بەڵام ئاواتە خوازم من بۆ خۆم شەخسەن پێم وایە کە دەبێ بەرەی چەپ سەرکەوێ بەرەی دیموکراتی خواز سەرکەوێ بەرەی مەشروع و ڕاستەقینە سەرکەوێ و هیوادارم هەرواش بێ زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ بەڕێز کاک عەزیز ماملێ چالاکی سیاسی کە لەم بەرنامە تایبەتەدا بەشدار بوو بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە کە سەبارەت بوو بە هەڵبژاردنەکانی ئەم دوایە پارلەمانی ئەوروپا و بە تایبەت فەڕەنسا بە میوانداری زۆر بەڕێز کاک عەزیز ماملێ چالاکی سیاسی هیوادارم کەم بەرنامەیە جێگەی سوود و ڕەزامەندیەوەی خۆشەویست بێت تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر هەر شاد بێت